نان، مەسکەن، ئازادی. گرفتی مەسکەن بۆ کرێکاران و خەڵکی هەژار لە کۆماری ئیسلامیدا گەیشتووەتە ئاستێکی کارەساتبار. لەسەر بنەمای ئەو ئامارانەی خودی ڕژیم بڵاوی کردوونەتەوە، نیوەی بنەماڵە کرێکاریەکان کە بە 42 ملیۆن کەس بەراوردکراون کرێنشینن. کرێکاران و بنەماڵەکانیان تەنانەت لە پەراوێزی شارەکانیشدا بە بەکرێگرتنی ماڵێک بە هاوبەشی و دابەشکردنی ژوورەکانی لەنێو خۆیاندا بەپەردە، هێشتا ناتوانن کرێماڵێک کە دەبێت پێشەکی چەند سەد ملیۆن تمەنیشی بۆ بدەن و یەک لە سەرسەی داهاتەکەیان هەڵدەلووشێ دابین بکەن. سەرانی ڕژیم و دەست و پەیوەندیەکانی وەک ڕابردوو لە پاڵ سەرکوتدا خەریکی ڕشتنی فرمێسکی درۆینەن بۆ کەسانێک کە بێ ماڵ و مەسکەنن و یان دانی بەڵێنی بێناوەڕۆکی نێو تکرارکردنەوەی بەڵێنەکانی ڕابردوو. ڕەیسی کە لە کەمپەینی هەڵبژاردندا بەڵێنی دروستکردنی 2 ملیۆن ماڵی هەرزان قیمەتیدا بوو، با ئێعترافی کاربەدەستانی ڕژیم تەنیا پێداویستی دروستکردنی 200,000 ماڵی فەرهەم کردووە کە لە ڕاستیدا ئەم ژمارەیەش هێشتا تەواو نەبوو. کارنامەی ڕەیسی لەم بارەیەوە خراپتر بووە لە حکوومەتەکانی ڕۆحانی و ئەحمەدی نژاد و بەڵێنەکانی ئەویش بە دەردی بەڵێنەکانی دەوڵەتەکانی پێشتر چوو. دەبێ وە بیری بێنینەوە کە جوڵە لە بازاڕی مەسکەندا بەشێک لە ئابووری ڕوو لە وێرانی کۆماری ئیسلامیە. دابینبوونی بووجە بۆ بەکرداربوونی وعدەکان دەبێت لە ڕێگای بانکدارەکانەوە بێت کە خۆیان بەشێکن لە مافیای مەسکەن و سەریان لە ئاخوڕی یەکێک لە ناوەندە بەهێزەکانی وەک جیهادی سازەندەگی و بنیادە ڕەنگا و ڕەنگە بێحساب و کتابەکانی ژێرچاودێری شەخسی خامنەییدایە. ئەمانە بە سەدان ملیارد دلار پارە و سەروەتیان لە اختیاردایە. لە حاڵێکدا کە زیاتر لە 1 ملیۆن کرێکار تەنیا لە تاران بێ ماڵ و مەسکەنن، تەنیا لەم شارەدا 2 ملیۆن و نیو ماڵ هەن کە نادرێن بە کرێ و لە بازاڕی بورسدا سەودا و مەعامەلەیان پێوە دەکرێت و قازانج دەستەبەر دەکەن. لە ئێرانێکدا کە لەسەر دەریایەک لە نەوت و باقی سەرچاوە ژێرزەوی و سروشتیەکان قەراری گرتووە، تەنانەت وێڕایبوونی نظامی سەرمایەداریش ناکرێت کۆتایی بە ژیانی فەلاکەتباری حاشیەنشینانی شارەکان و بێ ماڵ و مەسکەن و کارتۆنخەوەکان بێت و لە جێگایەک دابین بکرێت. تا کاتێک کە ئەم ڕژیمە لەسەر کار بێت و هەموو سەروەتی کۆمەڵگا لە ژێرچنگی کۆمەڵێک تاڵانچی و قاتڵدا بێت و بیناسازیەکان کە وەک قارچک لە زەوی هەڵدەقوتێن تەنیا بۆ کۆکردنەوەی سوود و قازانج و سەوداگەری بن، خەڵکانێکیش دەبن کە هەروە لەسەر شقامەکان لە ژێر پردەکان و نێو گۆڕستانەکاندا و لە باشترین حاڵەتدا لە حەڵەبی ئاوا و حەسیر ئاواکاندا بژین. بێبەشبوونی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە مەسکەنی گونجاو چارەنووسی حەتمی و چارە هەڵنەگری ئەو خەڵکە نییە. ژیان بەسەربردن لەژێر بانێکدا و بەهرەمەندبوون لە سەرجەم ئیمکاناتی ئیمنی و خۆشگوزەرانی و فەرهەنگی مافی سەلمێنراوی هەموو ئینسانەکانە و ئەرکی دەوڵەتە وەڵام دەرەوەی بێت. داسەپاندنی ئەم مافە بەسەر دەوڵەتەکاندا بە یەکێتی و یەکپارچەیی جەماوەری کرێکاران و زەحمەتکێشان و خەباتی ڕێکخراویان مسەوەگەر دەبێت. ئاسانترین ڕێگا بۆ دابینکردنی ماڵ و مەسکەن بۆ کرێکاران ڕووخاندنی کۆماری ئیسلامیە. بەڵام تا ئەم ئەرکە گرنگە بە خەباتێکی شۆڕشگێڕانە و جەماوەری دەستەبەر دەبێت دروشمی نانکار ئازادی لە پاڵ دروشمەکانی دیکەی بزوتنەوەی متالباتی کرێکاراندا بە شۆڕشی ژیان ئازادیەوە گرێ بدرێت. با ملیارد پارە کە لە ڕێگای هێز و باز و مێشکی بە توانای ژنان و پیاوانی کرێکار و بە یارمەتی سروشت دەستەبەر بووە و لەلایەن ڕێگران و تاڵانچیانی دەسەڵاتدار و خاوەنکارانەوە دەزراوە، دەبێ بگەڕێتەوە بۆ گیرفانی خودی کرێکاران. لەوەها بارودۆخێکدا دابینبوونی ماڵێکی ئەمن دژە بوومەلەرزە و خاوەن هەموو ئیمکاناتێکی ژیان لە سەدەی 21دا بە هاسانی دەستەبەر دەبێت.